هاوپەیمانی کەرکووک هێزوو ئیرادەمانە وەک بەهێزترین لیستی کوردی لە پارێزگای کەرکووک کە بەشداری هەڵبژاردن دەکات بڕیاریداوە گۆڕانکاری لە پۆستی پارێزگار لە کارە بنچینەیەکانی بێت. سەرکردەکانی یەکێتی جەخت ماوەی 6 ساڵە پارێزگارێکی سەپێنراو بە پشتیوانی لایەنی دەرەکی حکمی کەرکووک دەکات. ڕاکان سەعید حاکم نییە، ڕاکان سەعید یەک لەو کەسانەیە کە دەستی زۆرداری ناوێتی درێژە پێدەری سیستەمی زمانی سەدام حوسێنە. ئێمە دەمانەوێت پارێزگارێکە بی ئیدارەیەکە بی کە ئیدارەی هەموو کەرکووچە ئەسلەکان بێت، نەخێرەوە ئیدارەی کەرکووچەکانیە، ئیدارەیەکە فەرز کراوە بەسەر کەرکووچەکان لەلایەن بعضە کەسێک لە خەلیج دانیشتن، بعضێک لە ئوردون، بعضێک لە سووریا، بعضێک لە تورکیا. ئەمە دروشم نییە، ئەمە ئێمە یعنی هەموو هەوڵەکانی ئێمە لە پێنەوە کە سەر بکەوین، کە سەر کەوتنمان هێنا زۆرترین دەنگ، زۆرترین کورسی، کەواتە زۆرترین دەسەڵات لە ئیدارە، کەواتە زۆرترین دەسەڵات حکومڕانی کەرکووک دەکەین. بەوە دەتوانین ئەو گۆڕانکاریانە بکەین وە کوتای بەم دەسەڵاتە سەپێنراوە بێنین. ئەمە تەنها دروشم نییە، وام جوش و خروش و حەماسەتەی جەماوەر ڕاستی ئەو حەقیقەتە کە دەمانەوێت دەسەڵاتەکە بگۆڕین، نەک تەنها بەرزکردنەوەی دروشمی. سەرکردەیەکی حزبی شووعیش کە هاوپەیمانی یەکێتین لە هاوپەیمانیەکەیدا دەڵێت کار دەکەین تەعریب لە کەرکووک نەهێڵین. ئەم لیستە و بێ هەموو خەڵک چاوی لەم لیستە بێ کە لیستی هاوپەیمانی کەرکووک هێزوو ئیرادەمانە بە ژمارە 142. ئەم لیستە لە ڕاستیە بنەمایەکی ئەساسیە بۆ داهاتووی کەرکووک کە تعریب ڕاگرێ، واروە ژیانی خەڵکان باشەکە، خزمەتگوزاری بۆ خەڵک پێشکەشەکە، دڵنیاین ئەبنە مینبەرێکی گەورە بۆ داپۆچیکردن لە سەرجەم کەرکووکیەکان بە برایانی عەرەب و تورکمان و کورد و شیعاری ئەم لیستە شیعاری پێکەوەژیانە. هاوپەیمانی کەرکووک هێزوو ئیرادەمانە تاکە لیستە پلان و بەرنامەکەی کۆتایی هێنانە بەدەسەڵاتی سەپێنراوی داری کەرکووک هاوپەیمانێتیەکە جەخت دەکات کاتێکە و داوایە جێبەجێ دەبێت کورس زۆرینەی کورسیەکانی ئەنجومەنی پارێزگای کەرکووک بە دەنگی گەل بەدەست بێنێتەوە. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.